کە ساڵیادی بەرزکردنەوەی ئاڵا دەکەین هاوخەمین لەگەڵ براکانمان و ئەو کارەساتەی کە لە شارەکانی کوردستان ڕوویدا بەهۆی کارەساتی لافاوەوە و هاوخەم بووینە لەگەڵیانە و هاوپیشەمان بوونە مامۆستاکان و هاوڵاتیانیش هاو کەسی ئێمن و ئەو کەسانن کە لە ئێمە نزیک بوونە و لە میلەتەکەی خۆمانن. بۆیە جارێکی کە لەم ڕۆژەدا سەربەرزی بۆ شەهیدان و بۆ ئەو شەهیدانەی کە لەم دواییەدا لەو کارەساتەیە کارەسات بار بوونە و دڵنەوایی بۆ میلەتەکەمان و کەسوکاریان دەخوازین و داوا لەم ڕۆژە پیرۆزەدا داوا لە حکومەتی عێراق و لە حکومەتی هەرێم دەکەین کە ئاگایەکی لە خوێندنی کوردی بێ و مامۆستایان و قوتابیان و خوێندکارانمان بێ لەم ڕۆژەدا و بۆیە ئێمە دائیمەن ئەم شکۆیە بەرز ڕادەگرین لەگەڵ هاوپیشەکانمان لە پەروەردەکانی هەموو کوردستان و بۆیە دەبێ ئێمە جیان نەکەنەوە لە هەموو فەرمانبەران و مامۆستایانی حکومەتی هەرێم و ئێستا لە هەموو شارەکاندا زەوی دابەست کراوە بۆ مامۆستایان و فەرمانبەرانمان. بۆیە داوا لە حکومەتی هەرێمەکەین زووتر کار بۆ ئێمەش بکات کە ئێمەی جیان نەکردوێتەوە زیاتر بێتە بواری جێبەجێکردنەوە